چالاکوانانی کەرکووک بە پێویستی دەزانن هاوشێوەی هەرێمی کوردستان ئەنجومەنێک بۆ خانمان لە عێراق هەبێت. سرود محەممەد چالاکوانێکی کەرکووکە پێی وایە دروستکردنی ئەنجومەنێک بۆ خانمان لە عێراق پێویستە. دەشلێبوونیەوە ئەنجومەنە کاریگەری دەبێت بۆ کەمکردنەوەی تونند و تیژی خێزانی لە کەرکووک. تا ئێستا لەسەر ئاستی حکوومەتی عێراقی ئەنجومەنێکی خانمانمان نییە چۆن ئەوەی لە هەرێمی کوردستانە. تا ئێستا دام و دەستگایەکی حکوومەتی ئەوە نییە کە بەهێز بێت و بەتوانابێ لەسەر ئاستێکی بەرز بووێ ئەمە داوای ئەواکەین هەتا بتوانێت ئەو ینی ئەو ئەنجومەنی خانمانەش ببێتە زەختێک و لۆبی لەسەر ئەندامەکانی پەرلەمان و هەتا بتوانن یاساکان زیاتر بەرەو یەکسانی بچێت و هەموارکردنەوەی یاسای باری کەسایەتی و یاسای عقوباتیش کە زیاتر لەسەر بنەماکانی دەستوری عێراقی و کە زیاتر مەسەڵەن کە باس لەوە ئاکات دەستور لە بڕکەکانی یەکسانی لەسەر ئاستی ڕەگەزی ئێمە تا ئێستا ئەو یەکسانیە نیە. هەودا خالید ڕاگەیان کارێکی کەرکووکە پێشنیاز دەکات ڕێکخراوەکان و پەرلەمانتاران فشار لەسەر حکوومەتی عێراق دروست بکەن تاوکو ئەنجومەنێک بۆ خانمان لە عێراق دروست بکرێت. بوونی ئەنجومەنێکی تایبەت بە خانمان بە ژنان وەک چۆن لە هەرێمە هەیە لە عێراقیشدا بە تایبەت ئێمە وەکو ژنان لە شاری کەرکووکە ئەمە زۆر مهمە بۆ ئێمەی ژن لەبەرەوەی لە حاڵەتێکە ژنان کە پێشێلی مافەکانیان نەکرێت ئەمە لێرەدا هەست بە ئەمانەتێکەکەن هەست بەواکەن شوێنێک هەیە بۆی بگەڕێنەوە تا بتوانن چۆنەڵی هەست بە ئەمانەت بکەن یاخود پارێزراو بنەوێ. ئێمە کۆمەڵێکی زۆر لە ئەندام پەرلەمانمان هەڵبژارد بۆی بچنە ئەوێ دیفاع لە ئێمە بکەن یاخود دیفاع لە هاوڵاتیان خەمی هاوڵاتیان بگەێنن. بۆیە لێرەیە خانمان ئەندام پەرلەمانە ژنەکان بە تایبەت ئەرکی ئەوان زۆر قورسترە لە ئەرکی پیاوان ئەبێ لێرەدا شەڕێکی بەهێز بکەن لە ناو پەرلەمانە کە بتوانن مافی ژنان بپارێزن ئەویش لە ڕێگەی دەرکردنی قانونی تایبەت بە ژنان بێت و یاخود لە ڕێگەی کردنەوەی شەڵتەر. بەپی داتاکانی پۆلیس تەنیا لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 500 حاڵەتی تونند و تیژی خێزانی لە کەرکووک تۆمار کراون. پۆلیسی کەرکووک دەشڵێ بوونی ئەنجومەنێک بۆ خانمان بەشێکی سەرەکی کێشەکانی پەیوەست بە تونند و تیژی خێزانی چارەسەر دەکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.